بەڕێزان سڵاوتان لەبێ دەم کاتەتان باش. لە چوارچێوەی هەڵمەتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی کۆمپانیەکان کە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی سلێمانی گرێبەستیان هەیە، ئەم جارە بە باش مازانی زۆنی دوکان چۆنچەماڵ وەسەرکەینەوە کە ئەرکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و چارەسەکە و داپۆشینی لە سۆی کۆمپانیاشکاردایە. با بزانین کۆمپانیەکە تا چەند توانیەتی لە مەرکە پیرۆزەیدا سەرکەوتوو بێت لە داخی ئەم ڕاپۆرتەیە لەگەڵمانە بن. من ناوم ئەبوبەکر خواکەرەمە، سەرپەرشتیاری گشتی زوونی دوکان چەمچەماڵم لە کۆمپانیای شکار بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک. ئێمە کارەکارمان بەم شێوە دەست پێەکە لە زۆنی دوکانە، لە ناو قەزای دوکانە پاکردنەوەمان هەیە ڕۆژانە، ئالات و ئامێرەکانمان لەگەڵ کارمەندەکانمانە کار و چالاکیەکانی خۆیان ئەکەن هەڵەسین بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی کوچۆ کۆڵانەکانی ناو قەزای دوکان هەمووی کۆکەینەوە ئەیهێنین بۆ ئەم تەمرە لێرە ڕۆئەکرێ. ئیزافەتەن پاکردنەوەی شەقامە گشتیەکان، شوێنی گەشتیاریەکە بە تایبەتی تەرکیزی سەرکیمان لەسەر شوێنی گەشتیاریە لەبەرەوەی دوکان، شوێنی گەشتیاری گشتیە لە هەموو عێراقەوە گەشتیار ڕووی تێکا و شوێنێکی گەشتیاریە. ئەو شوێنانەی کە بریتێ لە کارەکانی ئێمە خۆڵ و خاشاکی ناحەی خەلەکان هێنینەوە ئێرە لێرە ڕۆئەکرێ و کرێ بەژێر خۆڵەوە لەگەڵ سەرگەڵووە لەگەڵ سوورداشە و ئێرە ڕۆژانە ئێمە کاری داپۆشین ئەکرێ لێرە. هەموو کارەکان کە تاوا بێکار و چالاکی ئامێرەکانمان کە خۆڵ و خاشاک هێنەوە لێرە ئەی ڕێژن دایە پۆشین بە ئامێری شۆفڵ و گڵی ئەەکەینەوە بەسەرا بە شێوەیەکی ڕێک و پێک و وەی کەوا لە کاری سووتانن دوور ببێ و کارێکی ژینگە پارێزی تەواویش ئەەکەین. ئێمە چالاکیەکانمان چۆنە بە ڕێک و پێکی کارمان دەکەین، بەڵام هاوکاری شارەوانەکانمان زۆر لەگەڵایە هاوکاریمانەکەن. ئێمە دیارەوە سوپاسیانەکەم داقەت داوای هەرچێکمان کە بێ لەگەڵانە یارمەتیان داوێن یارمەتی دەرمان بوون بۆ بەڕێوەچوونی کارەکانمان. هەروەها لە شەقامە گشتیەکانی لە خەلەکانەوە و کانی وەتمانەوە حتا گۆگاتەوە سنووری تاسوجا شەقامی گشتی بە هەردوو سایدەکەی ئێمە کارمەند و شیرکە پارێزەکانمان هەیە ڕۆژانە هەردوو سایدەکە پاگەکرێتەوانێ لە هەموو لەو پاشەڕۆ خۆڵ و خاشاکانە و ئەو شانەی کە گەشتیارەکان و خەڵکی دای ئەنێ لە قەراقی جادەکان ئێمە پاشەکەینەوانێ ڕۆژانە. ئەم زۆنەی ئێمە پێکاتوە لە 5 شارەوانی، پێش شارەوانی تاسوجا، پیرە مەگرون، سەرگەڵوو، سوورداش، دوکان، خەلەکان. ئێمە لەم ڕۆژانە کۆکردنەوەی خۆڵخاشاک هەروەها داپۆشینی لە 2 تەمرێکمانەیە چاڵێکی داپۆشینە لە سنووری تاسوجەیە و هەروەها شوێنێکی ترمانەیە لە دوکانە. هەر 3 شارەوانی لە ئەوەی کە سەرگەڵوو، سوورداش، خەلەکان لەوێ داپۆشرێت، لە ئەوەی پیرەمەگرون و ئەوەی تاسوجە لە سنووری تاسوجەیە داپۆشرێت. ئەلحەمدوللا هیچ کێشە و گرفتێ لەوەیە نییە، بەڵام کێشە و گرفت لە ناو شارەکانە جاربەجار لە ئاشکاندنی ئامێرەکانیان پەکێکەوەیان تایان ئەوانش بەتوانای خۆیان هەڵەسن بەو کارە. ڕۆژانە کۆکردنەوە قەبارەی کۆکردنەوەی خۆڵخاشاکان شارێ بۆ شارە جیاوازی هەیە. بۆ نمونە ئەم پیرەمەگرون زۆرتر تقریبان 24 تان کۆ ئەکرێتەوە لێرە، لە تاسوجە کەمێک کەمتر 22 تان تقریبان لە ڕۆژەکە، لە دوکان کەمتر، لە خەلەکان و شارە بچکەکان کەمتر. بە کۆی بۆ ئەو پێشارەوانیە تقریبان لە بینی 75 بۆ 80 تان خۆڵ و خاشاک کۆکرێتەوە ڕۆژانە. بەڵام لێرەش فەرقێکەیە، مەسەڵەن شەمان لەبەرەوەی جومعەکانی ئیسراحەتیان هەیە، شەمان زۆرترە، ڕەنگە بگاتە 90 تان. ڕۆژەکان تری بەس بە تێکڕا تقریبان 75 بۆ 80 تان خۆڵ و خاشاک کۆکرێتەوە لەم زۆنە. بەڵێ ئێمە سەرۆکایەتی شارەوانی دوکان بۆ حاڵی ئێستا کۆمپانیای شکار کاری پاکردنەوە و
لەگەڵ ئاودانی نەمامەکان لە وەرزی ئاودانە ئەوان ئەنجامێدەن کارەکان ڕۆژانە پێشتر ڕۆژانە ماڵانە گەڕان و بازار و تیمێکی شەوانیشان هەیە ئەم تیمانە هەم بە ناوچە گەشتیارەکان و هەم بە ناوچەی سەکەنیەکانی شاگەڕن ئەوانەی کە ئێستا هەمانە بەهۆی قەیرانی داراییەوە و لەبەری شایستە داراییەکان بۆ کۆمپانیا خەرج ناکرێ کەم و کورتیەک هەیە لە جێبەجێکردنی کارەکانیانە هیوادارین لە ڕێی وەزارەتی شارەوانیەوە لەگەڵ وەزارەتی مالیە ئەم کێشەیە چارەسەر کرێ بۆی بتوانین کە ئیستحقاقی خۆیان وەرگرت ئێمەش بتوانین ڕۆژانە چاودێری وردیان بکەین لە هەم لە غەرامەکردن و هەم لە پاک و خاوێنی ناوشاردا ئەوەی ئێستا هەیە بەگشتی بە شێوەیەکی گشتی باشە کارەکان بە باشی ڕوا لە دوکان ئەتوانن ینی شوێنە هەم شوێنە گەشتارەکان هەم ناوچەی نیشتەجیەکان هەم سەر زێیەکان ئەوەی کە کێشە و گرفتە بۆ ئێمە بۆ پاکردنەوە زێیەکەیە لەبەرەوەی کەرەستەی تایبەت نییە بە پاکردنەوەی یاخود کێشەمان بۆ دروستەکان لەگەڵ فەرمانگەی ئاوی سلێمانیە لەبەرەوەی پرۆژەی ئاوی سلێمانی هەیە ئەبێت تەنسیقێک بکرێت کاتی کە ئاوەکە ئەگیرێتەوە ئەوان کێشیان بۆ دروستە بێ کاتێکیش کە ئاوەکە هەبێت لێڵیەک دروست بێ هەم بۆ پرۆژەکە زەرەر دەبێ بۆیە پێویستە ئەوە تەنسیقێک بکرێ و کەرەستەی تایبەت هەبێ بۆ پاکردنەوەی ئەو زیەکە لە دەبێ و لە پاشماوەی ئەو هاوڵاتیانەی کە سەردانی شوێنە گەشتیاریەکانەکەن بەداخەوە وەکو پێویست ڕێنمایەکان جێبەجێ ناکەنەوە هاوڵاتیە بە ڕێزانەی کە هاتوون بۆیە داوایان لێکەین لە کاتی سەردانیکردنی ناوچە گەشتیارەکانە ڕەچاوی ئەو خاڵانە بکەن کە وەکو ڕێنمایی لەلایەن گەشت و گوزار یاخود لەلایەن شارەوانیەوە ئامادەکراوە.